ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. کوردیناسیۆنی تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا تەژەکە ئەوروپا بە ڕاگەیاندراوێک ڕایگەیان لا پێناو وەستاندنی ئەشکەنجە لە ئیمراڵی لەمڕۆ بەدواوە لە 21 تەشرینی یەکەمەوە دەست بە هەڵمەتی نامەناردن دەکەن بۆ کۆمیتەی وەزیرانی ئەنجومەنی ئەوروپا و لە ڕێگەی ئەم کەمپینەوە دەنگ و خواستەکانیان دەگەێنن بە گەلان. لە ڕاگەیاندراوەکەیاندا باسی گۆشەگیری سەختی ئیمراڵی دەکەن و ئاماژە بەوەش دەکەن لە هەموو جیهاندا بیرۆکەکانی ڕێبەری گەلی کورد بڵاو دەکەنەوە. لە بەردەوامیدا ئاماژە بەوە دەکەن کە لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی و لە ساڵی دووەمی تێکۆشانیاندا دەست بە کەمپینی نامەناردن دەکەن و باسییان لەوە کردووە وەک تەفگەری ژنانی کورد لە ئەوروپا لەسەر بنەمای کەمپینی تشکی خۆر لە 21 تەشرینی یەکەمەوە دەست بە ناردنی نامە دەکەین بۆ ئەنجومەنی ئەوروپا. لە کۆتاییدا ئاماژە بەوە دەکەن لا ڕێگەی ئەم کەمپینەوە سەفەربەر دەبین بۆ ڕێپێوانی گەوراکە لە 16 تەشرینی دووەم لە پێناو ئازادی ڕێبەری گەلی کورد لە کۆڵنی ئەڵمانیا ئەنجام دەدرێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگال لەبارەی چالاکیەکانی گەریلا و هێرشا داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی لا دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە گەریلاکانی هێژاستار و هەپەگا لە ڕۆژانی 18 تا 20 تەشرینی یەکەم 6 چالاکیان لا دژی سوپای داگیرکەری تورک لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی بەهار و گردی جوودی لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ و گردی شەید هێمن لە هەرێمی خواکورک و گۆڕەپانی بەرخۆدانی شیلازێ لە هەرێمی مەتینا ئەنجام داوە. هەپەگا ڕاشیگەیاندووە لە ئەنجامی ئەو چالاکیانەی گەریلادا دوو داگیرکەر سزادراون و کامێرایەکی چاودێری تێکشکێنراوە و بۆمبێکی 40 کیلویش لە ناوبراوە و درۆنێکیش خراوەتە خوارەوە. هەروەها ئەوەش خراوەتە ڕوو لە ڕۆژانی 18 تا 20 تەشرینی یەکەم تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی جوودی جارێک لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM 6 جار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگە هەروەها ئاماژە بەوەش کراوە 18 و 19 و 20 تەشرینی یەکەم لە هەرێمی خواکورک گۆڕەپانەکانی بەرخۆدانی بربەزنە شەهید شەریف لە هەرێمی گارە گۆڕەپانەکانی سیدار دێرەشا زیفکەی شاخی کۆن پیرزۆنا ڕێبینێ و شاخی زەنگەل لە هەرێمی مەتینا گۆڕەپانەکانی بەرخۆدانی شیلاتزێ بێشلی هەروەها لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی بەهار باگشتی 22 جار بە فڕۆکەی جەنگی بردومان کراون. هەروەها ئاماژە بەوەش کراوە 18 و 19 و 20 تشرینی یەکەم لە هەرێمی خواکورک گۆڕەپانەکانی بەرخۆدانی گردی شەکیف شەهید شەریف لە هەرێمی مەتینا گۆڕەپانەکانی بەرخۆدانی سەری مەتینا و لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپیش گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار باگشتی 24 جار با هێلیکۆپتەری جەنگی بردومان کراون. هەروەها هێزەکانی پاراستنی گەل بە ڕاگەیاندراوێک یادی شەهیدانی زاپی کردوتەوە و دەڵێت با دڵنیاییەوە ئامانجی ئازادی ڕێبەری و کوردستانی ئازاد پێک دێنین کە ئاواتی هاوڕێ قارەمانەکانمان بوو. ڕاگەیاندراوی ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە دەربارەی یادکردنەوەی گەریلا شەهیدەکان بەم شێوەیە. هاوڕێیانمان جانشێر مەد ڕەشید سەرحەد و دژوار لە 21 تەشرینی یەکەمی 2017 لە دەرەنجامی هێرشی دوژمندا لە زاپ شەهید بوون. با ڕێزداری و پێزانینەوە هاوڕێیانی شەهیدمان یاد دەکەینەوە. هاوڕێیانمان جانشیر مەد ڕەشید سەرحەد و دژوار لە ساڵانی 2014 و 2015دا لەو کاتەی شەپۆلێکی نوێی دوژمنایەتیکردنی گەلەکەمان دەستی پێکرد بوو وەک شەڕوانی ئازادی بەشداری نێو ڕێزەکانی گەریلا بوون و بەبێ وچان لا دژی دوژمن تێکۆشان و بوون بە شەڕوانی ئاپۆی سەردەمەکەیان. هاوڕێیانمان جانشێر مەد ڕەشید سەرحەد و دژوار کە بەباشی لە قۆناغەکە تێگەیشتبوون و بوون بە هەڵگری هەڵویستی شایستەی ئەو قۆناغا. وەک هاوڕێیانی ئەو شەهیدانە سەرخۆشی خۆمان لە بنەماڵی هێژای هاوڕێیانمان
دەکەین و هەروەها گەلی وڵات پارێزی کوردستانمان و جارێک دیکە بەڵێنمان دووپات دەکەینەوە بەردەوام دەبین لە بەجێگەیاندنی خەونی هاوڕێیانمان. زانیاریەکان لەسەر ناسنامەی شەهیدەکان بەم شێوەیە. وەدات ئۆزگۆر بە ناسناوی جانشێر قۆسەر لە مێردین لەدایک بووە و لە 21 تەشرینی یەکەمی 2007 لە زاب شەهید بووە. هەروەها نعمات ئاکدەمیر بە ناسناوی مەدداڵاهۆ لە ئامەد لەدایک بووە و ئەویش لە 21 تەشرین یەکەمی 2007 لە زاب شەهید بووە و کەنعان کالابالیک بە ناسناوی ڕەشیدوان لاوان لەدایک بووە و ئەویش لە 21 تەشرین 2007 لە زاب شەهید بووە و عیسا دۆغان بە ناسناوی سەرحات تەکمان لە ئەزروم لەدایک بووە و هەروەها فەرهاد ئەرکۆڵ بە ناسناوی دژوار ژیهات لە شەرنەخ لەدایک بووە و ئەوانیش لە 21 تەشرین یەکەمی 2007 لە زاب شەهید بوون. جەنگاوەرانی دەلال ئامەدی کە بەدەها لە 19 تەشرین یەکەم لە ئاتاشەهیری ئیستانبول ئاگریان لە کۆگایەکی بەرهەمە کیمیایی و جوانکاریەکان بەرداوە و لە ڕاگەیاندراوەکەی کە بەدەها هاتووە کۆگاکە بە تەواوی سوتاوە و جەنگاوەرانیان بە سەلامەتی لە جێگەکە کشاونەتەوە. حەسان کۆچەر جێگیری هاوسەرۆکی ئەنجومەنی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیان شەڕ و ململانیەکان لە ناوچەکەدا دەبێتە هۆی شەپۆلێکی کۆچ لە داهاتوودا و بە تایبەتی ئامانجی دەوڵەتی تورک دروستکردنی ناکۆکی نێوانگەلانە و گۆڕانکاری دیموگرافی ناوچەکە دەکا. حەسەن کۆچەر سەبارەت بە سیاسەتە نەرێنیەکانی دەوڵەتی تورک و وڵاتانی ناوچەکە بەرامبەر با کۆچبەران دەڵێت با نیشتەجێکردنی گەلانی ناوچە جیاجیەکانی سووریا لەو ناوچانەی کە داگیریان کردووە بەتایبەت لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەم لە هەوڵی گۆڕینی دیموگرافیا و هەمیش دروستکردنی ململانەی نێوانگەلانی سووریان. حەسەن کۆچەر ئاماژە بەوەش دەکا کە شەڕەکانی ناوچەکە بوونەتە هۆی کۆچبەرێکی زۆر و هاوکات هێرشی زۆر چڕکراوەتە سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. بەم هێرشانە ویستویانە گەلانی ناوچەکە ڕوبەڕووی کۆچکردن بکەنەوە. هەروەها حەسەن کۆچەر ئاماژە بەوە دەکات و دەڵێت ئێمە وەک ئیداری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەردەوام وتومانە هیچ کەسێک ناتوانێت نەتەوایەتی بوونی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بخاتە ژێر پرسیارەوە و لا کۆتایی قسەکانیشدا ڕایگەیاندووە کا پێویستە حکوومەتی دەماشق لە گەڕانەوەی پەنابەرە سووریەکان بەشداری بکات و دەڵێت لە کەمپەکانی ئێمە تا ئێستا نزیکەی 20,000 کۆچبەر جێگیر کراون و ئەم ژمارەی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. سەبارەت با پێداویستیەکانی کۆچبەران بانگەوازیان لە زۆرێک لە ڕێکخراوە ئەمڕۆیە نێونەتەوەیەکان کردووە. وریشا مرادی ئەندامی کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار ماوەی 12 ڕۆژە دژی بەردەوامی سەپاندنی سزای لە سێدارەدانەکان لە لایەن ڕژیمی ئێرانەوە مانگرتنی لە خواردن ڕاگەیاندووە. وریشا کە بە تۆمەتی بەغی لە دۆخێکی هەڵپەسێردراو لە بەندی ژنانی زیندانی ئێڤینی تاراندایە لە ڕۆژی 10 تەشرین یەکەمەوە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی ڕوبەڕوو بوونەوەی سزای لا سێدارەداندا با شێوەی بێسنوورمانی لە خواردن گرتووە. لە لایەکی تریشەوە پەخشان عەزیزی و وریشا مرادی با تۆمەتی تێکدانی ئاسایشی زیندان هەرکام سزای 6 مانگ بەندکردنیان بەسەردا سەپاوە. دانیشتنی دادگایکردنی ئەم دوو زیندانیا سیاسیە لە دادگای کەیفەری دوی کۆمەڵی دادوەری قودسی تاران بەڕێوە چووە و ئەم دوو زیندانە سیاسیە کە ئامادە نەبوون لە دانیشتنەکەی دادگادا بەشداری بکەن با پێی حکومەکە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی زیندان هەرکامە سزای 6 مانگ بەندکردنیان بەسەردا سەپاوە. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لە وتووێژ لەگەڵ ژمارەیەک لە دەست بەسەرکراوانی چەند ساڵی ڕابردوو لە شاری ورمێ ناونیشانی دەست بەسەرگەیەکی نوێی وزارەتی ئیتلاعاتی لەو شارەدا دەستکەوتووە. ئەم دەست بەسەرگەیە لە ڕەوتی سەرهەڵدانی ژنجیان ئازادیشدا بۆ ڕاگررتنی خۆپیشاندەرانی دەست بەسەرکراو بەکارهێنراوە و هێندێک لەو کەسانە باس لە ئەشکەنجە و هەڕەشەی دەستڕێژیکردن بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملی لەم دەست بەسەرگەیە دەکەن.
دوو لەو کەسانەی کە بۆ ماوەی چەندین مانگ لەم دەست بە سەرگەیە ڕاگیرابوون و ئەشکەنجەدرابوون هەردوو بەندکراوی کورد ئارام عومەری و وەفا هەنارە بوون کە بە تۆمەتی سێقوڕیکردن بۆ ئیسرائیل لا زیندانی ناوەندی ورمێ لا سێدارە درابوون. هەروەها تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان زانیاری بەدەستهێناوە هاوکات لەگەڵ لە سێدارەدانی ناسر محەممەدی لە زیندانی ورمێدا سزای لە سێدارەدانی بەندکراوێکی دیکە بە ناوی ئەمیر سولەیمانی هەر لەم زیندانەدا جێبەجێ کراوە. ئەمیر سولەیمانی 30 ساڵە و خەڵکی ورمێ نزیکەی 2 ساڵ لەمە پێش با تۆمەتی کوشتنی بە ئەنقەس دەست بەسەر کرابوو سزای قەساسی نەفسی بۆ دەرچوو بوو. ئەم بەندکراوە لەگەڵ ناسر محەممەدیدا بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی ژووری تاکە کەسی کرابوون و ڕۆژی 15 تەشرینی یەکەم هەردووکیان لە سێدارە دراون. بڕیار وایە لە نێوان کاتژمێرەکانی 4:30 بۆ 5 ئێوارەی ئەمڕۆ دووشەممە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغدا ئەنجامی بەرای هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان ڕابگەێنێت. نەبارد عومەر بەرپرسی هەڵبژاردنەکانی کوردستان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕێگەیان ڕێژەی بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان لە دەنگدانی گشتی بەم شێوەیە بووە. دهۆک 78% و هەولێر 74% و هەروەها سلێمانی 65% و هەڵەبجەش 69%. با کۆی گشتی بەشداریکردنیش لە پرۆسەکە گەیشتووەتە 72%. هەروەها نەبەرد عومەر ئاشکرایشی کردووە لە کاتژمێر 4:30 بۆ 5 ئێوارە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا بە بەشداری سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن ئەنجامی فەرمی بەرای هەڵبژاردننی تایبەت و گشتی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان ئاشکرا دەکرێت و هەر ئێوارەی ئەمڕۆژ دەرگای وەرگرتنی تانەوسکاڵاکان دەکرێنەوە. شانەی ئەمنی عێراق بڵاوی کردەوە لە درێژەی ئۆپراسیۆنە تایبەتمەندەکانی دەستگای دژە تێرۆری عێراق بە هاوکاری ئاسایشی هەرێمی کوردستان توانراوە لە چەند ئۆپراسیۆنێکی جیادا 4 چەتەی داعش لە پارێزگاکانی سلێمانی، کەرکووک و سەلاحەدین دەستگیر بکرێن. ئاماژیان بەوەش کردووە لە چوارچەوەی ئۆپراسیۆنەکانی هەماهەنگی لەگەڵ دژە تێرۆری سلێمانی توانیویانە چەتەیەکی دیکە لە پارێزگای کەرکووک دەستگیر بکەن و هەر لە چوارچەوەی ئەو ئۆپراسیۆنانەدا توانراوە چەتەیەکی داعش لە سنووری پارێزگای سەلاحەدین دەستگیر بکەن. لە کۆتاییشدا ئەوەشیان خسووتە ڕوو ئۆپراسیۆنە تایبەتمەندەکانی هێزە ئەمنیەکان لە پارێزگا جۆراوجوارەکانی عێراق بەردەوامە بۆ گەیشتن بە عێراقێکی سەلامەت و سەقامگیر. بڕیارە وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر ئاگربەستی غەزە. ئاژانسی فرانس پرێس سەبارەت بە سەردانەکەی ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕایگەیاندووە بلینکن سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و بڕیاریشە لە سەردانەکەیدا بچێتە ئیسرائیل و چەند وڵاتێکی عەرەبی. هەروەها فرانس پرێس ئاماژەی بۆش کردووە سەردانەکەی بلینکن هەوڵێکی نوێیە بۆ ڕاگەیاندنی ئاگربەست لە غەزە و بەتایبەت لە دوای کوژرانی یەحیا سنیوار سەرۆکی مەکتەبی حەماس. هاوکات وەزیری دەرەوەی ئەمریکا بڵاوی کردوێتەوە چاوەڕوان دەکرێت گەشتەکەی تا ڕۆژی هەینی بەردەوام بێت و لەو ماوەیەدا تاوتوێی دۆستی کۆتایی هێنان بە شەڕی غەزە و ئازادکردنی سەرجەم بارمتەکانی نێوان ئیسرائیل و حەماس بکات. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.